سڵاتانێ بێ بەڕێزان کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە هەزاران دۆنمزەوی کشتتوکاڵی لە هەرێمدا هەن بەڵام زۆرینەی بەرهەمەکان لە ئێران و تورکیا وڵاتانی ترەوە دەهێنرێن ئایا کەرتی کشتتوکاڵ لە کوردستاندا لەبارە بۆ ئەوەی ببێت بە سەرچاوێکی گرنگی داهات شۆڵکردنی گوندەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەر لاوازکردنی ئەم کەرتە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان پلان و سیاسەتی هەبووە بۆ بژاندنەوەی کشتتوکاڵ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە چاپێکوتنی ئەم جارەی NRT لەگەڵ محەممەد عەبدولکەریم سەرۆکی مۆنتەدای ئابووری کوردستانە بەخێر بێ کاک محەممەد با لەوە دەست پێ بکەین لە ئێستادا خاک و کەش و هاو سروشتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لەبارە بۆ ئەوەی کەرتی کشتتوکاڵ بکرێت بە سەرچاوێکی گرنگی داهات بەڵێ کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە بە هەموو فاکتەرەکانیەوە لەبارە بە دەرەجەی ئیمتیاز نەکرد لەبارە بەڵکو لەبارە بە دەرەجەی ئیمتیاز یەکەمیان ئەوەیە کە جیاوازێکی گەورەی پلەی گەرما و کەش و هەوا ڕوتوبەمان هەیە لە نزیکترین پلەوە لە شاخەکانەوە بۆ بەرزترین پلە بۆ مەنتەقەی گەرمیانەکان دوهەمیان یەکێک لە خاڵە بە هەر بە قوتەکانی کوردستان برتێ لە ئیستیقلالەتی ئاو یعنی سەرچاوەکانی ئاو لە کوردستانە هەمووی لە ناو خۆیان هەڵەقڵێ ئەگەر بێت و سیاسەتێکی باشی ئیداری ئاو بکرێت کوردستان هیچ کاتێک مشکلی ئاوی نییە و بەتابەتی ئاوەکانیشمان کە هەموو شیرینە خاڵێکی تر لە ڕووی خاکەوە تەنویعێکیان جۆراوجۆریی خاکمان هەیە لە هەموو شکلەکانەوە لە گەرمیانەوە بۆ ناوچە کوێستانەکان و خاڵێکی تر زۆر مهمە ئەوەیە کە هێزی کارمان هەیە کە لە کشتتوکاڵ ئیشکا و کەوادریشمان هەیە بە زانکۆکان و کولیاجی کشتتوکاڵەکان و معاهیدەکە خۆپەیمانگای کشتتوکاڵەکان کە لە کوردستان هەیە کاتوانە بە شێوەیەکی بەردەوام کەوادیر بۆ کەرتی کشتتوکاڵ پێ بگەێنن خاڵێکی تری بە قووەتی کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کاڵم بە پلەی ئیمتیازە ئەوەی لە کوردستانە نەقسی سەرمایانی کە سەرما گەورەترین مشکلی گەشەپێدانی هەرچی کەرتێکە لە کەرتە ئابوووریەکانە بۆیە سیرەکەین هەموو فاکتەرەکان حازرن بەس ئەوەی کە ئامادە نیە عقلێکی ئیدارەی کشتتوکاڵ عقلێکی ئیدارەی خاک عقلێکی ئیدارەی ئاو عقلێکی ئیدارەی تەسویقی بە بازارکردنی بەرهەمەکانی کشتتوکاڵ سیاسەتێک نییە کە کۆی کەرتی کشتتوکاڵ کۆ کاتەوە تەوجیهەکە بۆ ئاڕاستەی دابینکردنی خۆراک ماوەستا لە چه ئاستێکدا لەگەڵ بوونی ئەم هەموو فاکتەری کە باسە کرد کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە چه ئاستێکدایە بەڵێ ئێستا کە ئەو هەموو فاکتەرە بەهێزی هەیە کەرتی کشتتوکاڵ بەڵام کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە ئێستا زۆر خراپترێکە لە کەرتی کشتتوکاڵی خراپترین وڵات و دواکەوتوترین وڵات کە کێشەی هەموو کێشەکانیتی چڕ بۆتەوە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کێشەی ئیداری زەوی هەیە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کێشەی ئیداری تەسویقی هەیە کێشەی ئیداری ئاوی هەیە کێشەی ئیداری تەمیر و قەرزی هەیە کێشەی ئەوەیە کە ئیمتیازات لە کوردستانە تا ئێستاکانە بە عقلێتی ئیمتیازات و منتالیتی 50-60ەکان ئەڕوا بڕێەوە بەڵام بە شەرتێک ئێستا 2012 هەموو شتەکان گۆڕاوە نەتیجەی سیاساتی هەڵەی بازرگانی لە کوردستانە کە دەرگاکانی کردوێتەوە بەبێ ئەوەی هیچ ڕقیبێ بەسەر ئەوەی کە حیمایی متەجات بەرهەمی ناوخۆی وڵاتەکەمان بکەین بە کۆی ئەم وەزعە وای کردووە کوردستان هەمیشە چاوی لە هاوردە بێ لە بەسیترین کاڵاوە بۆ گەورەترین کاڵا استراتیژیەکان وەکو گەن و کوشتەکانی تیشکە لە هەمانە ئەوەیە وامان لێکە ئەوەم پێڵە و ئەشیراتان ئەوان پێڵێ کە ئەو هەموو زروفە گونجاوانەی کە لە کوردستانە بە دەرەجەی ئیمتیاز لە ڕێگای نەبوونی سیاسەتیشی عاقلانە لە کوردستانە لە ڕێگای نەبوونی بەرنامەیەکی مشهورخوارانە بۆ کوردستان لە غیابی پلانێکی استراتیژی و ئیرادەیەکی باش بۆ کەرتی کشتتوکاڵ کە حدێک دابری بۆ کەرتی بازرگانی زیاتر کەرتی کشتتوکاڵ نەتوێنێتەوە و شکستی پێنێنێ ئەبینی کوردستان بۆ پاشکەوتە تەنانەت حتى لە خواردنی کوردستانیشە بۆ نە ئەمنی غذایی نە ئەمنێکی قەومیمان هەیە بۆ خواردن و نە ئەکتیفای خواردنیشمان هەیە بۆ کوردستان ئەبینین ساڵەها ڕەنگە بە چەندین ملیار دۆلار ئێمە خواردنە دەرەوە بێنین بەڵام سەیری ئەرز و خاک و هاو و باران و شتەکانی خۆمانەکەین بەبێ جەدوە کاک محەممەد ئەمی باسی دەکەی زۆرجار لە بوارەکانی تیژدا باز دەکرێت کە عقلەتی کارکردن سیاسەتی کارکردنی ئەم بوارە کۆنە بەڵام ئێمە باس لە کشتتوکاڵ دەکەین پێت وایە نەبوونی پلانەوەی کردووە کە ئەم عقلێتی دروست نەبێت یان پشت نەبەستن بووە بە ناوەندە زانستیەکان بە کۆلێژەکانی کشتتوکاڵ بە کەسانی پسپۆرە بۆ ئەوەی پلان دابڕێژێت بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ تا ئێستا بۆ نەیتوانیوە
ئەم عقلێتە کۆنەی کە جەنابەت باسی دەکەی بگۆڕێت. بەڵێ ئێمە هەرچی کردێکی ئابووری کە تۆ هەتا واقعەکەیت هەیە کە بریتە لە شتە فیزیکەکان مادەکان کە باسی کشت و کاڵەکەین تۆ ئەرزت هەیە خاکت هەیە ئاوت هەیە و شتەکانی تێشتە هەموو هەیە بەڵام ئەوەی کە ئەمانە هەمووی بەگەڕەخا چییە؟ ئیدارەیە و سانعی قەرارە و کەسی کە بڕیاری گەشە پێدان لە وڵاتەکە دروستەکە بڕیاری پلان دروستەکە لە کوردستانە کە سەیرەکەین لە ئەرزی واقع هەموو شتەکانمان مەوجودە کەواتە خەلەکەمان لەکوێیە لە ئیدارەی شتەکانە لە ئیداری خاکە لە ئیداری ئاوە لە ئیداری تەسویقا لە ئیداری بەڕێوەبردنایە بۆیە ئەمە کێشەکەمان هەمووی لێرە چڕبەتەوە کەواتە کە من ئەڵێمەوە کەواتە ئیدارەیەکی عاقڵانە نییە شتە حازرەکان لێبن و تەرتیبیکە بزەبەت دەزانێت کوچی وایە بۆی لە بینەریش باشی بیبینێ من نەقسی کەبانێکی باشم هەیە کەبانێکی زۆر خراپم هەیە لە وڵاتەکەمە کە هەموو وادەکان لە مەتبەخەکە و چێشخانەکە هەیە بەڵام ناتوانێت خواردنێکی پێ دروستکە ئەو خواردنێکی پێ دروستەکە بە عەمەلنا یاخود ئەسڵان دانیش لەبەر تەمەڵی خواردنەکەی پێ دروست ناکرێت بۆیە ئەم جارێکی ئەگەڕێمە بۆی ئێمە مؤسساتمان هەیە کە بریتە لە وەزارەتی زەراعە مؤسساتمان بریتە لە بەڕێوەبەرەکان مؤسساتمان بریتە لە ئەنجومەنی وەزیران مؤسساتمان کە بریتە لە سانعی قەرار و ماقوانێک کە پارە دابینەکە بۆ کەرت و کشت و کاڵ بەڵام هیچی ئەمانە لە مستەوای مەطلوبانین لەبەر ئەوەی بە کولی پلانێکی استراتیژی غایبە بۆ کەرتی کشت و کاڵ جوتیار بووە بە قوربانی لەم هاوکێشەیەدا ئەگەر هاوکێشەیەک بێ من ئەڵم بۆ بە قوربانی جوتیار تەمبەڵە لە ئێستادا و چاڕوانی شتی ئامادە دەکات و خۆی نەیتوانێت بەرهەمی هەبێ بۆ حکوومەت ئەمە ڕخنەیەکە هەیە ئەوە ڕەنگە بەشێکی ڕاست بێت چونکە لەبەر ئەوەی لە زیاتر لە 20 ساڵە لە دوای ئەوەی کە نظامی پێشوو لە کوردستانە نەما فاو هاتە ناو معادلەکەەوە و ڕێکخراوەکانی کۆمپڵگی مەدنی هاتە ناو نظاماتی ئەجنەبی هاتە ناوەوە ڕەنگە جۆرێک لە مساعدات کە دراوە بە فەلاح بەشێکی مستەمر عقلەتیشی ئیتیکایی لە فەلاح دروست کردوێ بەڵام ئەمە هەموو کێشەکە نیە ئەمە بەشێکی زۆر بچکۆرێ لە کێشەکە ئێمە لە کەرتی کشت و کاڵە دوو کەس ئیشەکە دوو لاریتیایە یەکێکیان جوتیارە یەکێکیان بریتە لە حکوومەت هەندێک ئیش هەیە ئیشی حکوومەت نییە ئیشی فەلاحە ئیشی جوتیارە بێ زەوەکەی بچێڵە جوتیارە بێت تۆ بچێنێ جوتیارە بێ ئاوی بدات جوتیارە بێ کۆی کات و جوتیارە بێ تابیعی کات جوتیارە بێ نەخڵیکە بە بازار ئەمانە ئیشی جوتیارە بەڵام بعضی ئیش هەیە بە جوتیار ناکرێ بۆ نمونە سیاسەتی تەسویق ئیشی جوتیار نییە ڕێخستنی مەزارێ ئیشی جوتیار نییە پێدانی تەمویل و قەرز ئیشی جوتیار نییە دانانی استراتیژی تەمویل ئیشی جوتیار نییە دانانی سیاسەتی ئاودێری ئیشی جوتیار نییە ئەمانە حکوومەت کە ئیکا یا بەنێو ناسولە ئیکا یا بەکەم تەرخیمی ئیکات و بۆیە حکوومەت جوتیاری بەجێ هێشتووە لەم ئیشە گەورانەشە بۆ نمونە جوتیار بەرهەمی هەیە کە بەرهەمی هەیە ئیخاتە بازارەوە بەرهەمەکەی پارێکی تۆ ناکە بەڵام ئەوە واجبی حکوومەتە یاسا دەرکات چۆن بەرهەمی فەلاح جوتیارەکە بپارێزێ ئەوە حکوومەتە ئەبێ سیستمێکی ئیمتیازات دەرکە فەلاحێکی خراپ لەگەڵ فەلاحێکی چاک جاکاتەوە فەلاحێکی ئینتاجەکەی زۆر و فەلاحێکی ئینتاجەکەی کەمە فەلاحێک ئینتاجەکەی باشە بە عەمەلی ئەوە بینێریشمە دەرەوە فەلاحێک ئینتاجەکەی بە عەمەل نایە چی ئەمە ئاکات لە ئێستادا بێک چاوسێرەکرێن ئەگەر باش و خراپ بنەوەنە مشکلەکە چییە لەبەر ئەوەی کە سیاسەتێک و استراتیجێکی وەزارەتی زەراعە و حکوومەتی هەرێم کە هەڵ هەمە وەزارەتی زەراعە نیە مەبەستە ئەنجومەنی وەزارەتی لە قەفەزی دیامەکایە بەڕاستی هەردووچیان کە ئیداریی باشی قتاعی زەراعە ناکەن وقتاعی زەراعیان بە کولی بۆ عقلیت فەلاح بەجێهێشتووە وان لێ کردووە لۆدەکەی حکوومەتی بچێتە فەلاح دەرەقەتی نایە بەتەئکید لەو حاڵەتەیە فەلاح ناتوانێت ئیشەکانی کە وفعلا کەرتی کشت و کاڵ ئەبین ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەڕوا و ئێستا وای لێ هاتووە کەرتی کشت و کاڵ ناتوانێت خەڵکەکەی کە لە کەرتەکە ئەژین بیانژێنێ کەواتە هەل سەبارەت بۆ قسەیەت مامۆستا محەممەد سەبارەت بۆمە زۆر جار دیاردەیەکێک کە لە هەرێمی کوردستاندا باز دەکرێت وابەستە دەکرێت بە کشت و کاڵەوە کە کۆچکردنی گوندیشینانە بۆ شارەکان پێت وایە ئەو هۆکارانەی کە باز دەکرێت نەبوونی خزمەتگوزاری یاخود هەندێک بڵێن بنکەی تەندروستی نەبوونی قوتابخانە ئەمانە هۆکارن یان ئەمەیە کە جەنابەت باسی دەکەی ئەم کەسە وەکو جوتیارێک نەیتوانیوە کشت و کاڵ بکە بە سەرچاوی سەرەکی داهات بۆ خۆی ئەمە هۆکارە بەزەوەت ئەوەی ئەخیر کە باست کە جەنابێت کەرتی کشت و کاڵ و دابنکردنی خواردن و ئەمری غذایی بێڵێن ئاسایشی خۆراکی قومی ئەوانش ئەمە نەبوو بە غەمی حکوومەت کە نەبوو بە غەمی حکوومەت کەواتە حکوومەت قورسایی سیاست و دیبلۆماست و تەمویل و پارە و پلانی تیا چڕ نەکردێتەوە کە تۆ تیا چڕی ناکاتەوە کەواتە لێرە چی دروستە بێ
ئەبێتەوەی نەقسی خزمەت گوزاری بۆ نمونە کابراکە لە دێکە دانیشێ بە حەقەت ڕێگاوبانەکانی بۆ شێوەیە نییە لەبەر ئەوە ئەو خواردنی کە نەقلەکە بۆ خۆی بۆ ماڵ و ناڵەکەی بۆ نمونە ڕەنگە زۆر زیاتر بکەوێت لەسەر ئەو کابرایی ئەو عالی کە لە سلێمانێ دانیشتووە ئەو تەرفیه و کارەبا و پێداویستیانێکە لە دەکا هەیە زۆر کەمترکەوت لە شارەکانە هەیە ئەو خزمەت گوزاری خوێندن و تەندروستی و شتەکانی تر کە هەیە بەڕاستی بۆ جوتیار لە شارەکانە زۆرترە لە هەمان کاتیشە جوتیار کە بەدیار داهاتەکەی و دائنیشیە کە داهاتەکەی کە پێی ئەژی ئەرزەکەشی لە ئاستێکان نییە داهاتەکانی جوتیارەکە لە ئاستێکانی کە پێی بژی نەهێڵە بێتە خوارەوە لەبەر ئەوە هەم خزمەت گوزاریەکە هەم غیابی حکومت لە کەرتی کشت و کاڵە وای کردو هەم داهاتەکەی کەم بێ هەم خزمەت گوزارەکەی کەم بێ لێرە فەلاح یاخود جوتیار خەڵکێکی واعیە مقارناکە یاخودی وردبینەکە لە بینی فرسەکانەکە لە بەردەمیاتی ئایا وەکو جوتیار ببێنێتەوە لەوێ بە نەبووری ئەو خزمەت گوزاری و ئەو ناخۆشی کە ئەیبینێت لەوێ و مەسیری ماڵ و ناڵەکەشی نازان لە ڕووی خوێندن و لە ڕووی تەندروستی و شتەکانی ترەوە بەڕۆ شوڕوە و داهاتەکەشی فعلەن بە نەبرینەشی بەشێکە بەڵام لەبەر دەمیە فرسەتی تر هەیە کە کوڕە گەنجەکانی بڕابێ بە ئاسایش بێ بە شۆرتا بێ بە پێشمەرگە کەواتە زۆر ئاساییترە گەنجەکەی داماڵڕێ لە کەرتی کشت و کاڵ و ئەوەی کە ئەمینێتەوە ناتوانێت لە شارەکان بژی لێ ئەمێنێتەوە بۆیە وردە وردە تاقە گەنجەکە تاقە بەتوانەکانی کە لە کەرتی کشت و کاڵە ئیشەکەن دابەزین چونکە فرسەتی باشتر لە بەردەمیا هەیە بۆیە کۆی ئەم سیاستێکە لە حکومەتە هەیە سیاستێکە خۆی دەرکردنی جوتیارە لە گوندەکان و هێنانێک بۆ ناو شارەکانە سیاستێکە لە جیاتی ئەوەی دوێنێکە بە زەبری جێیش و شۆفڵدێکی تەختەکرا ئێستا کابرا خۆی ڕێگاکە هەڵەبژێرە سیاستە و خۆتەڵی هەر هۆکارەکەی عقلێتێکی کۆنە یان وەک دەڵێن کەمی بودجەیە ئایا بە زیادکردنی بودجە دەتوانین بڵێن عقلێتەکەش ئیدارەکردنەکە دەگۆڕێ بەڕای من لە هەموو شوێنێک شاوتومە نەقسی ڕسمان لە کوردستانە نییە یعنی ئەو سەرمایی کە لە کوردستانە هەیە ڕەنگە بەشی لە چەند دەوڵەتێک لە کیشوەرەکانی ئەفریقەوە هەندێک لە ئاسیا ئەسڵەن ڕەنگە ئەو داهاتان نەبێ کە لە کوردستانە هەیە نەقسی عقلە لە کوردستانە نەقسی عقلی ئیداریە نەقسی عقلی ئەو دامەزراندنی ئەمپارەیە نەقسی عقلی ئەوەیە کە تۆ فەلاح بەتەنیا بەجێن هێڵی بۆ ئەوکە قورسیبی بەسەرشانە تۆ ئاسانکاریت بۆ نەکردووە کۆی ئەمانە کە کۆ ئەبێتەوە و حکومت نەیکردو بە هەمێکی مرکزی خۆی و مشورێکی ئاساسی خۆی ناخوا و بە واجبەکەی خۆی هێڵناسێ لە کەرتی کشت و کاڵە بۆیە فعلەن کەرتەکە وردۆدە بەرەو سۆفەنەوە بەرامبەر بە ئەمەش دوژمێکی زۆر گەورەی کەرتی کشت و کاڵ هەیە کە پێترێ کەرتی بازرگانی کەرتی بازرگانی بەڕاستی ئەو مشارەیە کە بە شێوەیەکی بەردەوام کەرتی پیشسازی و کەرتی کشت و کاڵ ئەبڕێتەوە هەموو کاتێک کە جوتیا سیرەکە بەرهەمەکەی پێگا بازار پڕە لە بەرهەمی نمونی بەرهەمەکانی ئەو بەڵام ئەو بەرهەمی کە لە تورکیا و لە ئێران و لە سووریا و لە شوێنەکانی ترەوە دێ لەبەر ئەوەی حکومەتەکانیان منەظەمترە حکومەتەکانیان بە واجباتی خۆیان بەرامبەر بە کەرتی کشت و کاڵ هەڵساون حکومەتەکانی خۆ ئەوان خەمێکیان هەیە کە خەمی کشت و کاڵە هاوکاریی فەلاحیان کردووە لۆدی و قورساییان لەسەر فەلاح کەم کردەوە بۆیە فریای ئەوە ئەکەوێت خواردن بۆ ژمارەی دانیشتوانی ئێران بۆ ئەردەن بۆ سووریا بۆ تورکیا پیا بکە و لە هەمان کاتیشە زیادی هەبێ بۆ وڵاتێکی کشت و کاڵی وەکو بریشی بنێرێ کەواتە پێش چەند هەفتەیە گەمە بینیمان چەند جۆرێک لە بەرهەمی کشت و کاڵی بیبەر خەیار هەروەها هەنجیر و قۆخ ئەمانە قەدەغەکران کە بهێنرێنە هەرێمی کوردستان واتە هاوردەکان پرسیارەکە ئەمەیە ئەگەر بێت و سەرجەم ئەو بەرهەمە کشت و کاڵی هاوردایانە قەدەغە بکرێن ئایا تا چەند بەرهەمی هێرێمی کوردستان لە ڕووی کشت و کاڵیەوە پێداویستەکانی خەڵک پڕی دەکاتەوە یان پێویستیمان بەوەیە کە زیادکردنی بەرهەمەکان پرۆسەیەکی تر بێت پاش ئەوەی کە تۆ ئەم بەرهەمانە قەدەغە بکەی کە هاوردەی هێرێم بکرێن پرسیارەکەت وەڵامی پرسیارەکەت بە حەقەت وام لێکە کە بەفلات بە یەک ڕۆنگە سەیری نەکەم ئەوەی کە لە مدێکی محەدەدا حکومەت دێت منعی هێنانی خیارشتانەکە لە چەند مانگێکە بەڵام ئەمە پوش لە کابژاردنە ینی قتاعێک ناتوان هەنگاوێکی باش نییە هەنگاوێکی باشە بەس بۆگەی هەنگاوێکی موسەکینێکە بۆ قتاعی زەراعە سەری یەشە حەبشی ئیسپرینێ دێتێ و ئەوەش بە سەدەرسی ناکرێت چونکە لەبەرەی بە حکمی گەندەڵەکەی کە عامەتەن کوردستانی گرتوێتەوە ڕەنگە کە ئەڵێ منعکرێ هێشتا ئەتوانین بڵێن لە ساسی منعکرێ ساچی منعکرێ ئەوەکەی تری بە قاچاق هێردێ بەڵام حتى ئەگەر منعکرێ بە تەواویش
ئەمە مشکلی کوردستان حل ناکە مشکلی کوردستان بەوە حەلەکرێ یاسایەک هەبێ وەکو بەشێک لە حەل کە مەنعی ئەوە بکە بەرهەمی خۆم نەهێڵ منافیسی بۆ دروست بێ ئەمە حەلێکی بەسیتیانە بەڵام حەلە ئەساسەکەش ئاور بمەوە لە کەرتەکەی خۆم لە کەرتی کشت و کاڵ هەر بەوەی نەبەستمەوە کە نەهێڵم بێت ئەگە چونکە لەبەر ئەوەی تۆ کەرتی کشت و کاڵت تێ و لە هەمان کاتیشە مستەریکیشت هەیە ئەو کەسێک کە بەرهەمەکە کرێ ئەبێت تۆ موازنە پێ ئاگام لە شقامیش بێ کە بەرهەمەکەکردن لێ گران نەکەم و لە هەمان کاتیشە ئاگاشم لە فەلاح بێ و لە جوتیارەکە بێ بۆی کە لە قیتاعەکە دەرنەچێ و ڕانەکە لە قیتاعەکە کەواتە چۆن ئەم بەڵانسە ئاپارێزم ئەم بەڵانسە بەوە ئاپارێزم ئەوەی کەوا من ئەوانی کە منافیسی بەرهەمەکانی خۆمە و خۆم ئەتوانم ئیکتیفای بم من ئەەکەم بە تەواوی ئەوەی کە ئیکتیفای ناکەم ئەگەڕێم و بەرنامەی بۆ دانم چۆن بگەێنمە حەدی ئیکتیفا بەڵام هەتا ئەگەێنمە حەدی ئیکتیفا هاوردە ئەەکەم ئەهێنم لە دەرەوە هاوردە ئەەکەم بەشێک لە بازارە مستەوایەکی نرخ بپارێزم هەم مستهلیک تەحملی بکە و هەم فەلاحیش زەرمەند نەبێ کەواتە دووسەران هەیە یەکەمیان ئەوەیە تۆ یاساکت هەبێ بۆ بەشێکی ئەوە کە لە مەزاج دەریکەم ئێستا مناکردەکە بە مەزاجە مەزاجی پارێزگارە مەزاجی وەزیرە مەزاجی مدیر عامەکە لە مەزاجە دەریکەم بیکەم بە یاساک وەرچی کەسێکیش مخالفەی کرد بە حکمی یاساکە عقوبەیەکی قورسی خۆی بم بەڵام ئەمە کافی نییە ئەگەر نەگەڕێم و قیتاعەکە خۆی ببوژێم چونکە من قیتاعەکە خۆی نەخۆشە من ناکری بڵم وڵا منعی هەمووی ئەەکەم بێ هیچ شتێک نێت لەم لاشەوە بەڕاستی قیتاعەکەم ناتوانێت پێداویستی بازاردا بینکە بۆیە ئەبێ دوولایەنە بێ ئەو یاسایەکە دانێم یاسایەکی تەطبیقەکەم بە شێوەیەکی تەدریجی پلە بە پلە و لەکوێیە بەرهەمی خۆم ئەگاتە حەدی ئیکتیفا هیچ ناهێڵم بێ کە لە سا 60 ئەکات لە سا 40 هاوردا ئەەکەم بۆ نمونە لە تەماتە لە سا 30 ئەەکەم کەواتە لە سا 70 هاوردا ئەەکەم بەڵام بۆ ئەوەی لە سا 70 کەش پڕکەمەوە ئەبێ سیاسەتێکم هەبێ چۆن توانم بەرهەمی تەماتە زیاد بکەم ڕەنگە دەیان بە قسەکەی جەناب دوێ بە مزاجی هەر کەسێک بێ کە بەو جۆرە بێت ئەو مەنعکردنی یاخود هێنانی ئەو بەرهەمانە نرخەکانیان بە مزاجی کیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر لە بازارێکەوە بە بازارێکی تر نرخی بەرهەمێکی کشتتوکاڵی جیاوازە لە شوێنێک گرانە لە شوێنە هەرزانە ئەمە پەیوەندی بە کیەوە هەیە مزاجی کیە ئەمە چێکە لە مشکلەکان کە تۆ ئینسیابیەت ینی هاتنی کەلوپەل بە شێوەیەکی منەظەم نەبوو دەمێک زۆر بوو دەمێک کەم بوو بەرامبەر بەوەش نرخ دەمە بەرزەبێت دەبێت نزمە بێ و ڕەنگە حکومەت ناتوانێت کۆنتترۆلی ئەو بکە چونکە نرخ بەڕاستی ئەوە نقطەیەکی زۆر مهمە نرخ بە یاسا دیاری ناکرێت نرخ ئەبێ بگەڕێم و بۆەوەی کە ئەو فاکتارانەی کە لە دوای نرخەوەن چین کە بێتە لە عەرز و تەڵەب ئەبێ من ئەو دوانە کۆنتترۆلکەم بۆی نرخ کۆنتترۆلکەم وەختێک نرخ کۆنتترۆلەکەم من داوا خستنە ڕوو کۆنتترۆلکەم من ناتوانم بڵم وڵاتی ئیشیلۆی خیار بە 500 دینار نابێ زیاتر بێ و لە بازارشە خیارم نییە ئەی چۆن بازار ڕەشی بۆ دروستەکەم بۆیە کە بڕیار مەزاجی بوو کە استراتیج نەبوو لەگەڵ من بازار عین داوا و لە هەمان کاتیانی خستنە ڕوو من کە ئەبێ حساباتێکی خۆم هەبێ وەکو حکومەت ئەرقام و داتا و منزومەیەکی داتام هەبێ من لە سلێمانیە لە کوردستانە لە هەولێرە لە وەرزەکانە و کاتەکانی خۆ چەنم ئەوێ و ئەبێ ئاگاشم لەوە بێ کەرتی کشت و کاڵم ئینتاجی چەنە ئەم ساڵ چەنە و بۆ ئەوەی بۆشایەکە کە هەمە لە کەرتی کشت و کاڵە پڕیکەمەوە هاوردە ئەەکەم بەڵام بۆ ساڵی تر محاولە ئەەکەم چەند هاوردە کردووە کەمیکەمەوە لە ڕێگای چیوە دراسە دەکرێت بۆ ئەوەی بەرهەمی کشت و کاڵ ئێمە چەند بێ لە ساڵەکە ئەمە مشکلەکەمە کە حکومەتی کوردستان کە وەزارەتێکی زەراعەم هەیە بە حدودی 16,000 مۆزەفی هەیە ناتوانێت متابعە بکە توانێت متابعی نییە بۆ نمونە کە ناتوانێت متابعە بکە ڕەش و سپی تێکەڵە بێ ناتوانێت جوتیاری باش و خراپێک جاکاتەوە ناتوانێت ناوچە جاکاتەوە ئەم ناوچەیە بۆ چ شتێک باشە و ئەم ناوچیان چ بەرهەمێکی باشی هەیە ناتوانێت جاکاتەوە ئەم وەرزە چیم پێگا و چی بێنم و لە دەرەوە چی بێن بە معناکی تر کە تۆ منزومێکی داتا و معلومات نەبوو کە وەزارەتێکت نەبوو فعلا متابعەشی ورد بکە وەکە لە دوای ئەم منزومەوە عەقڵێک نەبوو ئیدارەی ئەم ئیشارە باشە ماسە من ئەو پرسیارم بە جۆرێکتر کرد حەزەکەم ئەو وەڵامم دەستکەوێ پێت وایە حکوومەتی هەرێم پشتی بە ناوەندە زانستیەکان نەبەستووە بۆ نمونە ئێوە جەناب دۆکو سەرۆکی متەدای ئابووری کوردستان هەمانگی ئێوە هەبووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ دیراسەکردنی بەرهەمەکان بەستووە نەخێر مشکلەکە ئەوەیە ناوەندی زانستی و کۆمەڵەکان و تەنانەت خەڵکی پرۆفیشناڵ ئەمانە هەریەکە لە شیوەکان و وەزارەت و حکوومەتەوەش هەمێکە لە شیوەکەیە بۆ نمونە بە خۆمان بەڕاستی مجابێکم بۆ بەڕێز وەزیری زەراعە نردووە پشت کشت و کاڵ نردووە کە دانیشتێ بکەین
کۆمەڵە کێشە هەیە لە کوردستانە لە بواری کەشت و کاڵە دانیشین ئەڵێ با فڕم پڕکاتەوە کەی سەرەی هات بێ بۆلام بەڕاستی بە کێشێکی گەورەیە ئەنجا ئەمە ڕەنگە ئەمە لە لوتکەی وەزارەتەکە کە برتی لە وەزارەتی کشت و کاڵ ڕەنگە شوێنەکانی تر زۆر خراپتر بن بە هەر حاڵ مەبەستمەوەیە کە جوابی پرسیارەکەت بدەمەوە نەخێر وەزارەتی کشت و کاڵ و ڕەنگە وەزارەتەکانی تیش ڕاست بن و ڕەنگە ڕێز ئەنجومەنی وەزیریانی هەروە بن گوێ لە خوارخوایانەوە ناگرن و موسسەکانی خۆشیان فعلا ڕەنگە نەتوانن لە ئەو ئاستی مەسئولیەتیە بن متابعەشی دقیق بکەن و داتا و معلوماتەکان کۆکەنەوە و ئامار بکەن چونکە لەبەرەی ئەوەی کشت و کاڵیش و پیشەسازیش دوو بوارن زۆر قرسترە ئیدارەکەیان لە ئیدارێکی بازرگانی هەوڵەکانی ئێوە چی بووە مامۆستا ئێوە راپۆرت خصوصانەتە ڕوو بۆ ڕاگەیەندەکان کە کەرتی کشت و کاڵوە خۆتەڵی لە ئێستادا دەتوانین بڵێن لە قەیراندا جوابی ئێستا پرسیارت بۆم پار ئەم دیارە تاواکەم ئەو دوو کەرتە وردەکاری زیاتری ئەوێ داتا و معلوماتی زیاتری ئەوێ متابعی زیاتری ئەوێ و چونکە لەبەر ئەوەی لەو دوانە تەکنۆلۆژیا داخڵە بێ لەو دوانە ئیداری تەکنۆلۆژیاتە پێشەوە کە حکوومەتی هەرێم ناتوانێت عاجزە بۆی کە تەکنۆلۆژیا و ئیدارەت باشکە بەڵام زۆر ئاسانە لە خاڵێکی گومجیا بە شۆرتەیەک بتوانێت هەمووی تەنزیم بکە بنسبەت ئەوەی کە ئێمە هیچمان کردووە بەڵێ ئێمە پشتمان زۆر کردووە لە بواری کشت و کاڵامە خۆم چەندین جار سیمینارم کردووە چ لەسەر مستەوای وەزارەتی کشت و کاڵ و چ لەسەر مستەوای بڵێن بدێتە ئامەکانی کشت و کاڵ بەڵام ڕەنگە نامیرکەشمە بێ و نامیرکانیشم داوە بە بەڕێز بەزیر و مستەشارەکان دێ ئامەکانیشی بەڵام تاکو ئێستەکان دانەنیشتین بڵێن کاچی خۆمبەرە ئەم دیراسی کە تۆ کرد دیراسەیەکی مەیدانیشە وەرە چۆن بتوانین ڕسمی سیاسەتی بکەین حکومەت و جوتیار تەفاعولکەن بە یەکەوە سیاسەتەکان ڕێخێنەوە بە یەکەوە سیاسەتی تەمویلمان چۆن بێ سیاسەتی ئیداریمان چۆن بێ سیاسەتی تەسویقمان چۆن بێ چی بکەین چۆن بتوانین بڵین پرۆژە زەرایەکان تعاملی چۆن لەگەڵ مەشروعێکی پسکۆلا بکەن لەگەڵ وەسەتەکە لەگەڵی گەورەیەەکە گەورەکان چۆن بە شێوەیەکی استراتیجیتر سەیریکەم بڵین مەسئولێتی ئەوەی بخەمە سەر لە بوارەکەی خۆیان لە ساعت چەنی پێداویستی کوردستان دابینکە نەکرد بە هاوین بەزستانیش دابینیکە چۆن ئەمانە بکرێت بەڕاستی ئەمان هەمووی خایب مامۆستا چەند ساڵێک تا ئەم ساڵیش کە باس لە کشت و کاڵ دەکرێت باس لە دیاردەی وشکە ساڵی دەکرێت پێت وایە لە ئافات و لە دیاردە سروشتەکاندا پلانی حکوومەت چی بووە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم دیاردانە بەتابەتی لە کردی کشت و کاڵدا ئەوەی کە من لە حەزەکەم تاکو ئێستەکانە جۆرێک لە نامتوانەی دروست بووە لە بینی کەرت و کشت و کاڵ و لە بینی موسساتی حکوومەتەکە برتی وەزارەتی زراعە و ئەنجومەنی وەزیران چەندین جار تاکو ئێستەکانە جوتیار تووشی تەنگەژی گەورە بۆتەوە جوتیار تووشی زەرری گەورە بووە ئیما بەهۆی ڕەشەباوە یاخۆ بەهۆی بەفرەوە یاخود بەهۆی لافاوەوە حکومەت لەژێ زەختی خەڵکەکەیە هاتووشە کەشفی کردووە شتەکانی دەستنیشان کردووە بەڵام وەڵامی نەبووە نەتائیجی نەبووە لەبەر ئەوە ئێستا وای لێ هاتووە کە جوتیار هیچ متمانەیەکی بە قسەکانی حکومەت نیە بەشێتێکی لە بودجێ کوردستانیشە و لە بودجێ عراقیشە بەشێکێک کە پێێتی بودجێ تەواری و لەو بودجێ ئەتوانی دەیان مەشاکلی فەلاحی پێ هەڵکی دەیان مەشاکلی جوتیاری کەرتی کشت و کاڵی پێ چارەسەرکی چونکە کەرتی کشت و کاڵ یەکێکە لەو کشت و کاڵانە لەو کەرتانی کە ریسکی زۆرە مەخاتری زۆرە یعنی تەنانەت بانک سعری فایدی قەرزی بانک لە کەرتی کشت و کاڵە زیاترە وەکو لە کەرتی پیشەسازیە چونکە کەرتی پیشەسازی مەزموتیرەکە بەڵام سەیرێکی لە کەرتی کشت و کاڵە تشت مەخاتیرە کۆمەڵک دیاردەیە خارجی ئیرادەی جوتیارە بەفرە بارانە لافاوە گەرمایە ڕەشەبایە خارجی ئیرادی کۆنتترۆلی ئەوە ناتوان زمانێکی بۆیە بێ حکومەت لە پشتیەوە بێ هۆ تاکو ئێستەکانە ئەگەر ئەم جملێتەوەکەم تاکو ئێستەکانە ئەوروپاش و ئەمریکاش ناتوانێت دامی زەراعە نەکەن تەنها یەک خولەکمان ماوە ئەگەر هاتوو لە ئێستادا وەزارەتی کشت و کاڵ پشتی بە توێژینەوەکانی ئێوە بە راپۆرتەکانی ئێوە بەس چی بکرێت پلان چییە و لەکوێوە دەست پێ بکرێت بۆ ئەوەی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ببژێنێتەوە بەڕای من ئەوەیە کە بە فەوری ئیداری ئەرز ئەم ئیدارێکی ئێستاکانی ئەرز هیچ مستەسمیرێک هیچ وەبەرهێنێک ناتوانێت مەشاریع بکە بە تایبەتی ئێستا مەشاریع خۆی گواستوتە لە مەشاریعی پسوکی جوتیارەوە بۆ مەشاریعی سەرمایه‌داری مەشاریعی سەرمایه‌داری لە کوردستانە خەڵک ناچێتەوە چونکە لەبەری کێشەی زەوی هەیە تا ئێستاکان حکومە لەبەری متابعینە ناتوانێت ئەسڵ ناتوانێت وڵات بە هیچ مەشروعێکی زراعی و ئەوەش کێشەیەکی گەورەیە مە خۆ تووشی کێشانە بووم خاڵێکی تر ئەبێ سیاسەتی تەسویق حکومت موقفی لە تەسویق چییە ناکرێت محایدی حکومت بەرامبەر بە ئەو هەموو زەرەی تووشی جوتیارە بێ ڕۆژ بە ڕۆژ
جوتیار پاشەکشاکە لە ساحی جوتیاریەتە دەرەوە ئەچێتە ناو شارەکانەوە چێتە بوارەکانی بازرگانیەوە. خاڵێکی تر زۆر مهمە سیاسەتی ئاو وەکو جەناب ئاماژت پێ کرد ئێمە ساڵ بە ساڵ تووشی بە سەحرا بوو نەبین بە بیابان بوو نەبین سەرچاوەکان باشە من ئەگەر ئیدارێکی ئاو باشم نەبێ ئەگەر ئیدارێکی باشی ئاو دێریم نەبێ کەواتە چەند ساڵیش کە من نابێ بڵم وڵا خاوەنی قەتاعی یاخۆ کەرتێکی کشت و کاڵیم. خاڵێکی تر زۆر مهمە ئەوەیە کە کوردستان پێویستی بەوە هەیە بەرهەمی زەراعات تێکڵاو بە بەرهەمی سەراع کرێ ئەبێ معاملمان هەبێ بتوانین ببێ بە بازارێک بۆ پێداویستەکە بۆ بەرهەمەکانی کشت و کاڵ و داشتیر هەیە بەڵامەکە بتوانین لە فرسەتیشکا باسیکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئابوورناس محەممەد عەبدولکەریم سەرۆکی مۆتەدای ئابووری کوردستان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەرشاد و بەختەوەربن.